ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕە تۆفیقم لە ئەڵقەیەم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. تەوەریەم شەومان تایبەتە بەوەی کە ئایا کۆمەڵگای نێودەوڵەتی ڕۆژاوای کوردستانە پارێزێت لە ئێستادا. هەمومان نەزانین ماوەی چەند ڕۆژێکە تورکیا هێرشێکی چڕوپڕی کردوتە سەر کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان، بەگشتی لە ڕۆژئاوای کوردستان ئەوەی کە سەرچاوەی ژیان بێت، ئەوەی کە بنیەی تەحتی بێت، ئەوەی کە ژێرخانی ئابووری بێت، تورکیا بە ئامانجی دەگرێت و بردومانی دەکات لە ڕێگەی فڕۆکە و لە ڕێگەی تۆپبارانەوە. ئامانجی تورکیا لە ئێستادا چییەکەوەی کە بردومانەکانی چڕ کردوتەوە بۆ سەر ڕۆژاوای کوردستان؟ ڕۆژاوای کوردستان و ناوەندەکانی بڕیار لە ڕۆژاوای کوردستان و کانتۆنەکان داوا دەکەن کۆمەڵگای نێودەوڵەتی لەسەر ئەم پێشێلکردنەی سەروەری یاسا و مافی هاوڵاتیان لە ڕۆژاوای کوردستان بێتە دەنگ. بۆ تاوەکو ئێستا کۆمەڵگای نێودەوڵەتی بێدەنگە. تورکیا ئامانجی چیە لەوەی کە لە ئێستادا ئەم بردومانانەی چڕ کردوتەوە لە ڕۆژاوای کوردستان و لە ماوەکانی ڕابردووشدا گوێمان لێ بوو کە بەرپرسانی باڵای ڕۆژاوای کوردستان ڕایەنگەیان ئەگەر تورکیا بەردەوام بێ لەسەر بردومانەکانی پەلامەردانی ڕۆژاوای کوردستان ئەوە بێ وەڵامدانەوە ئەوانیش دانانیشن. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز کاک فەتحوڵا حوسێنی، نوێنەری بەڕێوەبەرایەتی خۆسەر لە هەرێمی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانە. بەخێر بێ کاک فەتحوڵا. ئەمە سەرەتا ئەوە پرسم، ینی ئامانجی تورکیا لە چڕکردنەوەی بردومانەکانی لە ئێستادا بۆ ڕۆژاوای کوردستان بۆچییە بەڕاستی؟ ینی بەڕاستی ئەرمانجی تورکیا بسێ شێوەیە تێدە پێش و وەکگۆر ئێمە تێدەگەین وەکو ڕێڤەبەریا خۆسەر. یەکە هەلوەشاندنە ڕێڤەبەریا خۆسەرە. ڕێڤەبەریا خۆسەر دیفاکتۆیەکە گەورەیە. هەموو پێکهاتەیەم هەرێمە باکوور و وڵاتی سووریا خۆگرتووە، سلمە ئاهلی پاراستەوە، دیفاکتۆیەکە کوردیە و تورکیا باش ئەمە تێدەگێژێ. هیچ دەستکەفتیە کووردا قبول ناکات تورکیا. تورکیا لەبەر ئەوە هەلوەشاندنە ڕێڤەبەریا خۆسەر لاوی ئەرمانجا یەکەمە. دووەم ئەو خەڵکی خۆمان کاتی ژێرخانەیە ئابووری دیکە ئەرماش بۆ خەڵکی مە برسی بکە، ژیان نەمینە لە ڕۆژاوای کوردستان یان هەرێمی باکوور و وڵاتی سووری واتەیە ینی دەربەدەریات بزۆر کە خەڵکی مە وڵاتی خۆ بجێبهێنن، خاکە خۆ بجێبهێنن، واتەیە تەغییرەکە دیمۆغرافی تازە لە هەرێمە بێتە دروستکردن. سیەم تورکیا ئەو دیفاکتۆیە کوردی هەیە قبول ناکرد لەبەر مراهنات تورکیا لەسەر وەتەرەی سنی ناو شەڕی سووریا لە 2011 تا ئەمڕۆ هەمویان فەشەلێنە. ئۆپۆزیسیۆنە عەرەبی ئیسلامی گەلای خۆ بخۆی کرد زیاتر لە 13 ساڵ ئەو کوالیسیۆن وەکو هێز و وەکو سیاست هەمیان فەشەل هێنا. لەبەر ئەواژی دی دەستکەوتەکەی دەستکەوتی کوردان ئەوژی نابە قبول ببە. یعنی هەموو تش لە سووریا هەرفەیە نابە هەرێمن کوردی گەشت بە، نابە ڕێڤەبەریا خۆسەر وەکو پرۆژەیەکە سیاسی لەشکری دیبلۆماسی جیواکی جامع کە هەموو پێکاتە بنسبەتە 5 ملیۆن کەس لە خۆگرتووە لەژێر یەک چەترەدا، یەک ئالدا، یەک سیاسەتدا، یەک بارای لەشگەریدا لایوان جیگای قبول نییە نەمازەك سەرپەرشتیار کوردن. یعنی تورکیا ئەو تشتانە لای خۆ دەبینە خەسارەتەکە بۆ ئەو دەستکەفتەکە بۆ کووردا. تورکیاژی بە حالە سەر سینۆری خۆ ئەلمە سینۆری خۆمانە باکووری کوردستانە، بەڵام قەتعاً قبول ناکرد. تورکیا ئارمانجی هەلوەشاندنە ڕێڤەبەریا خۆسەرە، دەستکەفتی کوردان نەبینە، کورد دەربەدەر ببن و ئەو ساحە بۆ ویچۆر ببوو و دایمژی لەسەر وەتەرێ ئەمنی قەومی تورکی لێ دەدا. ئەلمانگە ڕایەدارن قەسەدێ دایم تەکەس دەکەن کە دەستمان والایە بۆ گفتوگۆڵگەل وڵاتێکی دراوسەی کە ناوی تورکیایە. ئێمە هەرەشار سەر تورکیا نین، ئێمە خەتەر لەسەر ئەمنی قەومی تورکیا نین، ئێمە هێزەکە بەرگرینە، بەرگری خۆ ئەکەن، شەڕی تیرۆر دەکەن، شەڕی داعش دەکەن، شەڕی جەبهەت النوسرا دەکەن. هەر کەسێکی کە تیرۆر بێنە ناوچەکەی خۆمان جافچەکانی خۆت پارێزن، سلمە ئاهلی مەپاراستووە، پێکهاتەیەن جغرافیا ڕۆژئاوا مەپاراستووە، پرۆژەیەکە سیاسی هێمن لای خۆمان هەیە، هێزەکە بەرگری لای خۆمان هەیە، پرۆژەیەکە بۆ هەموو سووریا ئێمە ئەتوانین بچەسبینن ئەگەر حکوومەتە دیمەشق ئەتوانی بە ئەوج بە مەسئولیت ئینسیاتیفەک لایەوان هەبە دەستێوان والا بە بۆ کورد و بۆ ڕێڤەبەریا خۆسەر. یعنی ئەبێ جێگای دڵنیایی بەلای تورکیا نە جێگای خەتەری بەلای تورکیا. خۆ تورکیا بۆ داعش سەرسیۆنۆری خۆ قبول دەکە، بۆ جەبهەت النوسرا لای خۆ بخۆی دەکە، بۆ دیفاکتۆیەکە کوردی قبولی ناکە. ئەو دیفاکتۆیە هەنێ تورکیاژی باش دەزانە ڕایەدارێن
كبيجي باتزان كقطعا ام بروجان سواء سر صعيدي لشكري بسر صعيدي سياسي بقطعا نخطر لسر تركيا ونابد دهاتوجي خطرك لسر تركيا جبر اما بشكل ويو همیشه نشتان شاردوتو لرابردووە ینی کاک فتحوڵاوە لە ئێستاشە ینی لەسەر زاری بەرپرسانی باڵای خۆسەرەوە یاخود لەسەر زاری بەرپرسانی باڵای کانتۆنەکان و ینی لە ڕۆژاوی کوردستانەوە ڕاگەنراوە کە ئێمە دەمانوێت دەستی ئاشتی بۆ تورکیا درێژکەین و ئامادەین بۆ دانیشتنی ئاشتیان و چارەسەکردنی کێشەکان بەڵام ئەوە تورکیا نایە بەدەم ئەم بانگەوازەی ینی ڕۆژاوی کوردستان و بەرپرسانی باڵا ئێوە گەر بەردەوام بێ ئەم هێرشانەی تورکیاوە ئەم پەلاماردانانەوە بە ئاماژگرتنی ژێرخانی ئابووری ڕۆژاوی کوردستان بەڕاستی چکە ئێستا ماوەی 4 ڕۆژە ئەوەی کە تورکیا دەیکات لەو ناوچەیە ینی زەرەر و زیانێکی گەورەی گەیاندووە بە ژێرخانی ئابووری کاردانەوەی بەڕێوەبەرایەتی خۆسەر یاخود بەرپرسانی باڵای خۆسەر و سەربازی لەو ناوچەیە چی دەبێت بۆ تورکیا؟ ینی بەڕاستە ئەمە 4 ڕۆژە بە بەردەوامی بڕۆژەوە و بشەوەوە هەموو ئەو ژێرخانەیە ئابووری ویزگەیان ئاو ناوت کارەبا ینی دەرفەتی ژیان ناهێلە ینی لەگەل ئەواژی تا ئێستاژی ڕاستە بەرگریەک هەیە بەڵام بەرگریەک زۆر تەسعید نەهاتیەکردن بەڵام هێزە سووریا دیموکراتیک لە سەرزاری جنرال فەرماندەی گشتی هێزە سووریا دیموکراتیک مەزلوم عەبدێ دۆنی بەیانەمەکە وادەح گوتی ئەگەر بەردەوام ببن ئێمە مەجبورن يعني جوابي خو زيادة بكن يعني تصعيد بكن أجر تصعيد على شجري نوست إما مجبور برجري برخلك خو بكن بلام إما دايم بهمني تعامل قال أو مسألة دكن لبرجي هزي ناو دولتي لوينا وروشكا علوسترنا به علوسترنا به إما قطعا حزناكن مسألة علوستر بس سوريا همود خطر يكا جورة داي سوريا ولا تكي برشكراوا نخشة يكا برشكراوا بحزارا فصائل جورا جور وتيرور تيدهنا بلام إما حتى حدك ما أتواني بهريمي خو باريزن بلام طاقة تانية تركيا نهي الهريمي ما آرام بن يعني إما إستاجي إنسياتيف لا مهم إما ريكافن لقال دراوسي خوال ناف خوي سوريا لقال حكومة دمشق بلام أجر تو چارەسەری لای تۆ نەبە ئێمە دەستی هێمنی و ئاشتی بۆ تۆ والا بکەن تو دەستی شەر بۆ مەوالا بکە قەتعاً زیاتر ئەوە تەحملی نابە هێزە سووریا دیش تەحمل ناکە و تەقەبولش ناکە خەڵکی خۆماژی تەحمل ناکەن و تەقەبول ناکەن ئەمە 14 ساڵە ئەم وڵاتە ناو شەر دەیە دناو حیسارەکە اقتصادی دەیە پیداویستی ژیان لێ نییە ئەمبارگۆ لەسەر خۆمان هەیە هەموو سینۆرەکانی دەوروبەری سووریا و دەوروبەری ڕێژاوای کوردستان داخراون یعنی ئێمە لەناو ئەو مرن مەژیانێک پەیدا كريمة بروجيك سياسي راجاندية كخلق يخب 5 مليون كز باريزن كردن عرب تركمان آشور سريان هميان باريزن تا إسلاش تركيا أو بروجا لا يجي جاي خطرة تماما وك جناب جيجوت هزة عسكري قصد تحمل زيادة لأوانك أجر تصعيد زيادة بأمر روجي شارمة بكل تأكيد أبي الشركي جولة تربة بلام ولاتن جرانتون هن تا إسلا هالوستيان هيا روسيا وهذه الناف دولتي بتايبة أمريكا هلوستيان هي بلام هلوستيان ناجي أو أستا كتركيا أو دجمناتيا خرسر كردان دو هزي جورا لرجاوي كردستان بونيان هي بتايبة يعني أمريكا كوتالي بوني وبرجون دكاني خوي باريزي ولا قال قصده ولا قال يعني بروراتي خوسر همان جي هي وبهمان شو هي زكاني روسيا يعني ليبونيان هي ويعني إيو همان جيتاني لقال أنا أم دو يزا لما كان الرابردو بيني من تاراديك بيدن بون لسر يعني لشكر كيشيو أو بردماناني كتوشا ديك دسر رجاوي كردستان بيتان ويا لم بارودوخي استادك يعني رجاوي كردستان لجير يعني رحمتي سباي توركيا وبردمانكاني ولشكر كيشيكاني أتي بين جواب ليتان ياخد هما هنگ بن لقلتانا بو پرورشتانوي هيرشكاني توركيا يعني إما داوان لوان أكن أم هيرشن لسر خو ماجالي تركيا ده بيت أوستاندن أما خطرية كجورية ومجارية كمنية جا تركيا جرخانية أبوري دقينا رجيا الصفر يعني خلكي ما براستي لناو مرنجيانا كن إما مقبل نسر ورزيكي سخت تو ويزكي النوت ذكا أرماج تو ويزكي كهرباء ذكا أرماج أو يعني أما تشتكي إنسانية بيش أو تشتكي سياسي بلام براستي هلوستي نالم هلوستكي روسي أمريكية بلام هلوستكي دا آستكي دا كولاتكي هيرشكار بوستينا كبيبلت تو تحدي خد تجاوز كر تو خلقي سيفيل دكا أرماج دزجاين سيفيل دكا أرماج جغرافيا كهمن دكا أرماج تو تصعيد لقال هيزا كعسكري دكاك أو هيزا عسكري نطاقة تانية كردن وهمو بيكاتين باكو روجلاتي السوري يعني أبي أو تفاهمك لا وهنا كإستا تفاهمك دناف خلقو بيكاتا وقلن باكو روجلاتي السوريا بلان تركيا
تا ئێستاژی ڕاستە ئێمە لە ئەو تشتانات دەژێر کەوالی سادە ڕێکەفتەرەکە رووسی تورکی هەیە ڕێکەفتەرەکە رووسی ئەمریکای بۆ فشارێکی لەسەر کوردان بکە کە زیاتر ئەتوانی بن مالی خوارێخن ئەو مال ڕێخستنیژی لایمە پرۆژەیە بەڵام کەس ینی تۆڵی ئەمە ینی پێویستی بە ڕێخستنەوەی نێو ماڵی ینی ڕۆژاوی کوردستانێ لە ناو سەررجەم پێکاتەکان ئێخۆوەکو جەناوی شوتر لە ڕابردوو ینی کۆمەڵێک پرۆژەتان هەبوو بۆ ئەم بابەتە ئەمە کاریگەری هەیە بۆ سەرم ینی هێرشەکانی تووشیا کە چڕ بۆتەوە بكل تاكيد هەموو تشت پەیوەندی بە ئەو شەڕایە هەیە ئێمە دایم دوو دیالۆگ بەرامبەری کوردان هەیە لە ڕۆژاوای کوردستان دیالۆگە کە کوردی کە وەکو کوردی ڕۆژئاوا خطابە مەی سیاسی چییە ئەهدافی مەینەتەوەی چییە دوایمجی سەرئاستی نیشتمانی سووری ئێمە وەکو سووری چ ئەتوانی بن پرۆژەیەکە پێشکەش بکەن بۆ ئەو هەموو هێزن کە ناو هەموو نەخشەیە سووریان ئێمە ئەتوانی بن سەر مێزەکە مساڵەحە دانیشن مساڵەحاکی ناوخۆیی سووری نەمازەگە ئەو هەموو کۆنگرێن لە جنێف و ئەستانە و سوچی بڕاستی هەمویان فەشەلانی و هەموو چارەسەریان لەشکریجی فەشەلانی ینی کات هاتووە بە چارەسەریەکە سیاسی دەست پێ بکەن لە لایمە حکوومەتتا دیمەشق و ینی بەشار ئەسەد سفر ئینسیاتیف لایوان نییە ئێمە داوامان لە هەیە کە مۆسکۆ کە خوددان بریارە لە دیمەشق ئەو خوددان باندۆر بن ئەتوانیم نەخشارەیەکە پێشکەش بکەن کە ئەتوانی بن ئەو هەردوو هێزل ناو سووریا هەیە کە ڕێبەبەریە خۆسەر و حکوومەتە شامە ئەتوان ینی سلسلەیەک زنجیرەیە گفتوگۆ جدی بکەن کە بۆ چارەسەریە سیاسی ناوخۆیی لە سووریا فتحوڵا مۆسکۆ لە ڕابردوویانی بینیمانەوە تا کۆبوونەوەی چەند جاری ئەستانی ڕێخست کە بە هەمانجی لەگەڵ ئێران و تورکیا و خودی سووریاش بەڵامیانی خۆ کوردانی تێدا نەبوو کوردانیان بێبەش کرد بەڕاستی ئالەم بابەتە گرنگە پێدوانی ئێسامەی کە دەگوزارێت بە دیاریکراوی لێک نزیکبوونەوەیەکەی لە نێوان هەردوو دەوڵەتی سووریا و هەروەها تورکیا بە تایبەتی ڕژێمی بەشار ئەسەد لەگەڵ ینی وڵاتی تورکیادا ئەمە کاریگەر و فشار بێ بۆ سەر ڕۆژاوی کوردستان و ئێوە لەوێ لە کوردان ئەمە بەکل تاکید ڕاستە بەڵام پێش ئەوەژ لە بەرگە کورد هاتنە فەرامۆشکردن لە زنجیرەی کۆنگرێن جنێف کنگری جنێ فەشەل ئێنا ئیرادا ملەتێک نەتەوەیەک جغرافیەک فەرەمۆش دەکە کۆنگرە ئارمانجی نابێ دوایە وەکو وڵاتێن گەرانتۆر رووسیا و تورکیا و ئیران ئەوژی زنجیرەیە کۆبوونەوە لە ئەستانە و سوودچی ڕێخستە بەڵام هەوژی دایم مەخرەجاتێوان ئەنجامێوان اتهامە کورد بجودابوونێ نەخشەیە سووریا پەرچە بکەن خاتان ئێمە دایم بەسەدان جار ڕایدارێن ڕێبەبەریا خۆسەر سەردانی مۆسکۆکردنەوە و ڕایدارên رووسی سەوان لەشکری و سیاسی ڕۆژئاوا هەنە و هەفپەیڤین هەیە و جوین هەنە و دیالۆگ هەیە بەڵام ناگهێنە ئەو قەناعەتە هەن ئەو قەناعەتە کە ئێمە مەدەرفەتێکدایە بۆ هێزەکە بیانی بێ ناوخاکی سووریەکە ئەوژی هێزی ئەمریکیان هێزی هاوپەیمانان هەمووتان دەزانن بۆنی رووسیا بۆنێکی زۆر کۆنە لە سووریا هەنی زیاتر لە 50 ساڵ دەگەڕێتەوە پەیوەندیان سەربازی و استراتیژی و اقتصادی و ئابووری پەیوەندیان دیمەشق و مۆسکۆ زۆر کۆنن و زۆر بە هێزن ژیانی و مۆسکۆ تا ئیستاژی پاڵپشتی حکوومەتە دیمەشق لە بەرگە دەزانێت کە ئەم ڕێژیمە ڕۆژێک ڕۆژان ئەتوانێت تەفاهم بکە بەڵام فشاری دەکە سەر کورد ببوونی کە کورد ئێمە ینی مە نەخشەیەک جودا مەڕەسم کردی ئەو نەخشە ئێمە ناچارن ڕسمی بکەن سووریا دە شەرەکی ناوخۆی دەبوو شەرەکی مەذهبی بوو شەرەکی تائفی بوو نەوەکو هەندێک سوپای وەک سوپای سووریای ئازاد بناوی سووریای ئازاد دیعا دەکردن کامە شۆرەشە ئازادی و کارامەتی نە ئازادی بوو نە کارامەتی بوو شۆرەشێک بوو بۆ سەربرینێ بۆ غەنائەمە بۆ دزین و بۆ فەرامۆشکردنا گەلێن دیکە و بۆ ینی بۆ تشتێکی بوو کە نە مەسەلەی ئازادی و نە مەسەلەی کەرامەت بوو ئەنجامی ئەوەش بسەدان فەسائلن جۆراجۆر نەسووری هاتە ناو خاکە سووریا بوو ساحاکە کراوە مەیدانەکە کراوە بۆ هێزن جۆراجۆر بە هەموو جنسیات فەسائلانە ژەزانین لەسەر ئەرزی واقع بوونیان هەیە ئەوان کاردانەوەیان چییە چکەوان تا ڕادەیەک پەیوەندەکانیان لەگە وڵاتی تورکیا باشە ئەوان کاردانەوەیان چییە بۆ ئەم بابەتە بووە ینی دەرفەتەکە ینی چۆنەڵی فرسەتەکە ناقۆزنەوە بۆی کەوانی ژێرش بکەنە سەر هێزەکانی سووریای دیموکرات یاخود ناوچەکانی دیکە کانتۆنە جیاوازەکانی دیکە ئەو هێزانە هێزن چەتەنە بە پەرە ئیش دەکەن لای دەوڵەتە تورکیا کاتێ ئێریشی شوونێک دەکە لە شوونی لەشکری خوا جندرمێخوا لەوێ دێنە بۆ نەبێ وەکو وڵاتێکی داگیرکرد ئەو هێزانە بناوێکی هێزن سوورینە لە ئەو شوونانە دەکەدا سەلا دەلێ بۆ من لێرە حکم بکەن کورد تەواو لەوێ نامانە تەغیرەکە دیموگرافی دروست بکەن سەری خەڵک دەبەرن پەرە لە خەڵک وەردەگرن دزی ئەکەن ماڵی خەڵک لوان دەستێنن خاکیان داگیر دەکەن
تغییرەکە دیموگرافی دروست دکن بۆ خۆشی دانیشتونە کڕین و فرۆشتن لە وەکو بازار ئەملاکی کووردا بۆیە لایوان بازار بۆ خۆ کڕین و فرۆشتن دکن و شۆرە شاوانجی گەرەک بڕۆ دژی ئەسد شەر بکەن لە دیمەش خاتنە لە هەرێمی کوردی شەر دەکەن یعنی مەبەستا تورکیا کاتی مراهەنەکردن دۆسەیە سووریەکرا دەستی خۆ 2011 تااقەتەنیا مەلەفێ سنە لە ناو سووریا بەرز بکە و کورد هیچی نەبەر ناو سووریا بەڵام بە پێچوانەوە ئەو هەموو مراهەناتی تورکیا شکستی هینا تورکیاژی ماتاوانبار بکە کە ئەو پرۆژە هاتەشکەناندن لەبەر کورد بوون ئەبێ منژی ئەنتیقام لە کورد بکەم لەبەر ئاواژی جەبهەت النەسڕشان 2012 و دوای ئەو بۆ شەڕی کۆبانی داعشان و دوای ئەو بۆ شەڕی عەفرین خۆی هات و ئیستاژی خۆی تێ و شەڕێمە دەکە لە هەموو کانتۆنەکانی دیکە و لە هەریم باکۆ ڕۆژهەڵاتی سووری و ژێرخانەی ئێمە دکە ئارماژ دخوازە ژیان لای مەنەمێنیانە ئەم ئەنتیقامە تورکیا نەتازەیە بەڵام تورکیا ئەبێت تێ بگهێ کە ئەو دیفاکتۆیا واقعکە هەیە ئەوە نەتاقە تەنیا کوردن ڕاستە پرۆژەیەکە کوردیە سەرپەرشتیارێوێ کوردن تەضحیا گەورە دانیە کوردن خۆدان پرۆژە کوردن ئەو مەلامحی چارەسەریە ئەو هەرێمە ڕسوکردنە کوردن بەڵام ئەبێت تێت بگە کورد وەکو نەتەوە نەخەتەرەکە لەسەر وڵاتێکی بناوی تورکیا وەک نەتەوەیەک ژیانێ خوا بکە 20 ملیۆن کورد ناو تورکیا ژەن کێشا خۆڵوێ چارەسەر بکە ئێمە کێشامە دەروە سینۆرە یەکترن یعنی ئەو تەجاوزە حدود لای تورکیا بڕاستی دیاردەیەکە خەتەرە هێزی ناودەوڵەتی ئەبێت تێت بگەن وڵاتێک سینۆری خۆ ببەزینە ئەوە تاقەتەنیا گروپێن تیرۆریستی دەکەن نابە دەوڵەتەکە نیظامی سینۆری خۆ ببەزینە و سیادا وڵاتێکی ببەزینە و بێ ژێرخانەیە ئابووری بکە ئارماژ بە حجەتە ئەنو من دژی شەڕی تیرۆر دەکەم شەڕی تیرۆر تو ناکە شەڕی تیرۆر خۆمان کردەوە خۆمان پرۆپاگەین داعشکەناندەوە هێزە سووریا دیموکراتیک بوو بە هەمانگیل کە لە هێزی ناودەوڵەتی پرۆپۆگەندا جەبهەت النەسڕ سەرێکە عنی هێزە یەپەکە کە هێزەکە تازە هاتبوودا مەزراندن ئەتوانی بوو بشکینە ئەبێ تورکیا تێ بگەژە ئێمە هەرێمی خۆتپارێزن و نەخەتەرن سەر تورکیا و دەستمان دایمژی لەسەر زارێ ڕایدارن لەشکری و سیاسیژی کە ئێمە دەستمان والایە بۆ تورکیا گفتوگۆ لەگەڵ تورکیا گفتوگۆ بکەن وەکو دوو وڵاتین دراوسێ ینی پەیوەندیمان باش بە چاکترە گە پەیوەندی مەدایم ناکۆکی و شار بە هەل لەسەر بابەتی ینی گفتوگۆ و ڕێکەوتن لەگەڵ تورکیا ینی بۆ نمونە کۆمەلگای نێودەوڵەتی زۆر جار ڕاستە ینی پەیوەندی و کۆنتاکتی لەگەڵ ئێوە هەبوو وەکو ینی ڕۆژاوی کوردستان وەکو خۆسەر وەکو هێزەکانی پێدە سووریای دیموکرات یعنی چکە بەڕاستی پێدە هاوپەیمانێکی سەرەکی هێزەکانی ئەمریکا بۆ لە شەڕی داعش و جەنابیش تاماژەت پێدا ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی بەڕاستی بێدەنگە لە ئاست ئەم هێرشانەی ینی تورکیا بۆ سەر ڕۆژاوی کوردستان و لە ئاست ینی ڕووخاندن و ینی وێرانکردنی ناوچە جیاوازەکان و کانتۆنەکانی ڕۆژاوی کوردستان ئێوەش ئەمڕۆ لە سلەیمانی پێما بە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیتانە بووە و بانگەواستان کرد بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کە بەهانای ڕۆژاوی کوردستانەوە بێ ڕۆژاوی کوردستان لەم کات و ساتەیە بۆ بێدەنگە و بۆ بەهانای ڕۆژاوی کوردستانەوە نایەت ینی کۆمەلگای نێودەوڵەتی کە خۆی تەواجودی هەیە لە ڕۆژاوی کوردستانیش بەڕاستی یعنی کۆمەلگای ناودەوڵەتی بەڕاستی دیارە بەرژەوەندی واژگەر وڵاتێکی زلهێز و وڵاتێکی خوددان باندۆر و پێکەیەکە جیۆسیاسی هەیە وەکو تورکیا دیارە بەرژەوەندی واژی لەگەل تورکیا زیاتر لەگەل بەرژەوەندیوان لەگەل ئێمە بەڵام ینی ئەو هێزە ناودەوڵەتی ڕاستە بێدەنگە بەڵام باندۆریانژی هەیە گە تورکیا هێریشەکە زمینینەکە تورکیا وڵاتێکی خەتەرە کاتێگە زمینی بکە ئەوان بکل تاکید ینی ئەوە نەمەر مووقفیان تا ئێستا گلۆپێکی سەوز نەدای تورکیا ڕۆژانە ئەم مەسەلا هێریشەکە زمینی باس دەکەل گەڕ ڕایدارین رووسیژی و گەڕ ڕایدارین ئەمریکیش بەڵام تا ئێستا ئەو دەرفەتان نەهاتیەدان بۆ تورکیاگە عێریشەکە زمینی بکەل بەر ئەواژی ئەوانە مغازەلەی تورکیا دەکەن رووسیاژی و ئەمریکا ئەنو ژێرخانەی ئابووری بکە ئەرماژ و دلێژی ڕایدارن ئەمریکا و من نزیک دشۆپینن و ئەگەر ئێوە سێری ڕاگەاندنجی بگەن هەر یەکسەر شوونێکی قسف دەکات بمباران دەکە یەکسەر دەوریەکە رووسی لەوێ دەچا یان دەوریەکە ئەمریکی دەچا ئەنزت تشتێکی ینی پلانەکە هەیە ئەو پلانە ڕێکەوتنێک هەیە بینی هەرسێ ئالیان ینی تورکژی و ڕووزی و ئەمریکیژی بەڵام نەیەواتەنێ هاان کە ئەوە موامەرەیەکە لەسەر ڕۆژاوا و باکو ڕۆژەلاتی سووری نا ینی هەندێک دیارە شەرت و مەرج هەنە ئەبێ ڕۆژاواژی پێشکەش بکە ئەبێ چیە ئەو مەرجانی کە ڕۆژاوا پێشکەشەکە تەنازولات یا چییە؟ تەنازولات نییە ئێمە ئەبێ زووترین کات ماڵی خۆ ڕێخن
ئەبێ ئێمە زانی بن داوای چاکەن. ئەی باشە بۆ نایکەن ینی ئێمە جارجار دەکەن هەر جارێک ئێمە خاڵک تەواو ئەکەن پرۆبلەمەک بۆمە لە حزبك دەردەچە پرۆبلەمەک بۆ دروست دەکەیان وڵاتێکی دەرەکی تورکیاوێتە دەخۆل بکەوە بێ پرۆبلەمەکی بۆ هێزەکە سیاسی چێکە دیالۆکە کوردی دووەستە دیالۆکە سووری جارەکە تێبێ دەنە فەسیلە کاتە لە دو فەسیلەکەی دوای ئەو وڵاتێکی دی پەیوەندی لەگەل ئەلدەکە نەری نەخوا دووگوهارە ینی وڵاتێکی شلوپێلێک تێ هەیە بڕاستی بلێم بەڵام تا ئیستا ئەو شەرت و مەرجاناژی ئێمەژ وەکو کورد استحقاقا خۆی تەمام ئێمە نەهستانە ئەمەژی حەقیقەیەکە ئامادەکاری تاوتان نییە ئامادەکاریمە تەواو نییە بۆگە ئێمە ئەو هەردوو دیالۆکانە سەرخینن عقبات زۆرن ئاستەنگ زۆرن بەڵام ئێمەژی دیفاکتویەکەن بچاوەکی گەورە خۆسێرەکەن خوددان پرۆژەنە ئەبێت ئەو پرۆژەی سەریخە واقعەکەنیەوەکە ئەبێت تۆ ئەو پرۆژەی خۆی هەژی تەمام بکە تو جێبەجێ بکە نابە ئێمە یانێ مەسەران کاتی ئەم دەژین دیالۆکە کە کوردی بکەن ئەبێ ئێمە تەمتینە خیتابە هێز سیاسی کوردی بکەن کاتێ بن سووری بکەن لەبەر ئێمە ئەلێن ئەو ئۆپۆسیۆنە کوالیسیۆنە عربی ئیسلامی لە ئەستانبول فەشەل ئانی ئێستا هەندە گرروپی ئۆپۆسیۆن ناو سووریا هەنە ئەبێ ئێمە تەعامل گەلوان بکەن تەفاهمە گەلوان بکەن لە ئالیکی دیژی ئێمە دەبێژین با تەعامل گەر ڕێژیمە دیمەش بکەن بزانی بن چارەسەریە سیاسی چییە یان 14 ساڵ شەر 14 ساڵ عسکەرەتاریە فەشەل ئانی ئەبێمەکان فرڕەهەندە هەرێکۆ بە ئاراسەیەک بیرەکاتەوە ینی سرجەم ئەو بیر و ڕاجیاوازانی کە ێسەر لە سووریا هەیە لە ڕۆژاوی کوردستان ئەوەی جەنابیش ئاماژەی پێدی کە خۆتان ینی هەندێک جار ینی هۆکارن بۆی کە نەگەیشتونەتە ڕێکەوتن و دەستی دەرەکیشەیە هەموو ئالەکان هەموو ینی ئەم لایەنەکان ینی هەماهەنگن یاخود یەکگوتارن بەرامبەر بەم لەشکرکێشی و بردومانانی سوپای تورکیا ئێستا بۆ ڕۆژاوی کوردستان بكل تأكيد نا هندكنا هاني تركيا دن كبير ريشي رجعوا بك يعني كاتي مثلا هندك حتى هندك هيزن كردي يعني تقارير دنيرن بو تركيا علي ليرة هندك هنا تريرستن هندك هنا درون واشنطن كشاندك ما درو واشنطن دقريت شاندك ديك كردي در علي دعم هيزا قصدي نكن قصدي طاقتنيا هيزا يبكي جي هێزەکە کوردستانی دیکە دامە دەکە ئەمە پرۆبلەمەکی گەورەیە کاتێرم ڕێکەفتنی ئەگەر خیتابێک سیاسی کوردی بەهێز هەبە خیتابێکە سیاسی سووری بەهێز هەبە تورکیا نەتوانێت دەستوەردان بکات تورکیا کاتی تەدەخل دەکە ئەلێ هاتمە هەندێک خەڵک بپارێزم بە حەجەتان و ئەو خەڵکانە ینی هەفەیمانی لەگەل من هەیە ئەوانانە ئەمە دیکە ئەمێگە ئیستا دیفاکتۆ دروستکردنە ئەوانە بەرژەوەندیەوەن تەقاتع نابێت گەل بەرژەوەندیان دەوڵەتە سووری بەرژەوەندیان گەل کوردان تەقاتع نابێت یعنی بەبیانوی جیا هەرێمێمە دیکە ئارمان بەڵام ئێمە ئەو باوەریە دەنێ کە تورکیا هەموو سیلاحوە بکارانی تەواو ئاخر سیلاحی خۆی بکارانی ملەتێک دەربەدەر نابێتەوە و بریار لاوی هەیە سەر خاکە خۆشییان بکە کارەبەها بن نەبە ئابها بن نەبە نەوتا بن نەبە ئەمە 14 ساڵ شەرن هەموو نەخشەیە سووری چۆل بووە تااقەتەنیا نەخشەیە ڕۆژ ئەوە گەشە ئەبە شارێکی تاافی مەذهبی لە سێر بێ جغرافیا سووری هەیە لە لای ما پێکاتە هەموو پێک وەدەژین بریارەکە سیاسی هەیە لەشگەری کانتۆن لە ژێر دەسەڵاتی خۆتانە ئەفرین چکە داژیر کراوە ئێستا یەک هەرێمە حوت کانتۆنە حوت کانتۆنە ڕاستە کانتۆنە ئەفرین داگرکریە سەرێکانێژی وەکو باژار لە کانتۆنە حەسەکەی داگرکریە گرێ سپیل کانتۆنە فەرات داگرکریە بەڵام گەل ئەواژی ئێمە تا ئێستا ئەتوانین تحمل ئەو مەسەلا هەنا بکەن قدرەت لای خەڵکی خۆمان هەیە تحمل بکن و ئەتوانی بن دەستی دیالۆکی زیاد بکەن شەر ئیدی ینی نەسیلاحی ئەخیر بە شەر نەسیلاحی ئەخیر بە و تورکیاژی نابە بە هەموو ڕۆژ بیانوویەکی و بە ینی وەهمەکە ئێریشی ڕۆژاوا بکە وەک ئەو ئێریشا ئەنقەرا چێ بوو یەکسەر بێژێ هەردوو کەسێنگە هاتنە ئێریش جێبەجێکردنە سووریا هاتنە لای مە تشتێ وان نییە و نە ئێمە هەرشکن سەر تورکیا و نە پەیوەندی ما و هەموو ڕایداری قەسەدێژی گوتن نە پەیوەندیمە گەل هێریشە هەیە و نە پەیوەندیمە لەگەڵ شەر ئێریشن لەسەر ئەنقار هەیە و نە ڕۆژێک بیر ئەکەن کە ئێمە ئێریشی تورکیا بکەن یان خاکە تورکیا بکەن ئێمە ساحامە ئاشار نەخشەیە سووریایە نەمانە تیرۆرە چارەسەریە سیاسیە پاڵپشتا ئەو هەموو پێکاتێن کاری بن بە تەبایی بژین و ئەتوانین بەهێمنی بشین زۆر باشە کەواتە ینی لە ماوەکانی ڕابردووی ئەو هەوڵەکانتان بە ئاراستەی ینی بەرقەرارکردنی ئاشتی و پاراستنی خاشی خۆتان و
ینی یەکسانی و عەدالەت لە نێوان پێکهاتەکان و لە ڕابردوو ژەر هەوڵیەوەتاندا کە ینی پرۆژەیەشی دەسوور بۆ ڕۆژاوی کوردستان بنووسنەوە لەمەشە تا ڕادەیەک ینی پرۆژەکە بە ئەنجام نەگەیشت نەتانتوانی سەری بخەن. ئەوەی کە گوزەرێ لە ڕۆژاوی کوردستان ڕاستە بۆ نمونە حکوومەتێکی بەهێز بوونی نییە، بەڵام ینی کۆمەڵێک سەرکردەی گرنگی سیاسی و سەربازی هەیە و کۆمەڵێک لایەنی ناوخۆیش تا ڕادەیەک دەعمی ئەم پرۆسەیە کات کە ڕۆژاوی کوردستان بەرەو پتەوی و بەرەو هەرێمێکی بەهێز بچێت. بۆ بەهێزتربوونی ڕۆژاوی کوردستان و بۆ سەقامژیری زیاتر لە ڕووی سیاسی و لە ڕووی مادی و هەروەها لە ڕووی ئابووری و لە ڕووی ئاشتەواییەوە پێویستان بە سووریا هەیە و پێویستان بە ڕژێمەکەی بەشار ئەسەد هەیە یاخود پێویستیشتان بە کوردانی دیکە هەیە لە پارچەکانی دیکە بەڕاستی کاک فەتحوڵات چکەمە زۆر گرنگە بۆ پاراستنی ڕێگڕیزی و تەبایی نێوان کوردان. بكل تأكيد إشكالية كجوربة أجر هيزن كردستاني بالبشتيا روج أوانكن يعني هيزن كردستاني هموتان زان هيزن كردي امتداد أواني كردستاني هيا عندك امتداد عن كردستاني لان يكيتية عندك لاي بكاكي عندك لاي بارتيا امتداد أواني كردستاني تشكي حقاقة ككردواري اعتيادية بلام ك أو هيزا سياسي كإجا خبك خدام باندور وبريارة خوا بتشس بينرسر عندك هيزن سياسي دروجاواي كردستان دبو مسائل كردي يعني هەلوەستا کوردی پەرتەواز بکەن ئەو پرۆبلەمەکە گەورەیە ئەوە نابێت ئیرادە هەبێ و قبوڵی یان نابێ ئەستەحقاقەکەنەتەوەی تو هاتیە تێک بدە یان تو هاتیە چارەسەر بکە ئێمە ناو شەرن ئێمە حالەتی سلمی ئەهلیدا نەبێنە دیالۆگ بکەن و گفتوگۆ بە مانگ و بساڵک بکەن ینی کاتی ئێمە دلێن حکوومەتی دیمەش تا ئێستاژە حکوومەتی دیمەش بە پەیکەیە خۆی ناودەوڵەتی ماوە پەیکەیە خۆی وەکو وڵاتێکی عەرەبی ماوە جارك دي بيوندين سياسي ودبلوماسي لقى الحكومة ديماش دقريته وبيش 2011 بل إما من ناحز ناكن كإجاري جيما ديماش أو وهم لا يدرس بك همو سوريا بقرينا وبيش شارشوا قونغا يعني قونغا 2011 أو محالة بقرا سوريا ولا تكي برشكراوا إما بحاجة ديالوج بكن أو نخشيها هي بهلن سوريا لم واقع دفاعية يجيشتوها داني بياناو يعني داني بينا أو بروبلمي جوريا إنه ذهنيتها بعسي تناجي إنه يعني حكمك دي هبا أبيتو تبقى ولات ناقر تشارشوا حزبا كم وشخصية كم ولاتكي لا مركزية سياسي تعددي فرانتوا إما أبي وابير بك النخشية كيا إما شرنا وخوي لا إما نبا أو بروبلما خلك إما أتوان الجل يكتب بجين جار بلام نبرنجا كي مذهبي ورا إما أتواني بندنا تواب الجل يكتب بجين حكومتك مركزي هبا بلام سلطاك لا مركزي با تعددي با برلمانك تعددي با نه برلمانك با خود اندامي أو برلمانا فرض بك أو فرض بك أو فرض بك لا ما همو جرنتر كباندورا موسكويا روسيا تا استاجي يعني رولك هم نيجاتيف دليزا وهم بوزيتيف شي دليزا يعني فشار خسر رجيم اسد فشار خسر قلت بيبرون ديالوج لقال اسد بكن ديالوج لا اسد كان اسد ديالوج ياخذ الجدينيه البر فشار لموسكو زياتر لسروينيا فشار لسروينيا ديالوج تان لقال اسد كرد ونقشنا يعني رجعت وراسي ناقينا ارماج البر عقليتي بيش 2011 ايماج عقليتي ما 2024 وباركون واقعك هي كردي دروست كردوا ريفابريا خسر هي شار حوت شاري سوري داگر كرينا سي كردينا شار عربينا انا بام شارنا رزقار بكن حوت شار هاتن داگر كن رژيمك هلوستا دمشق هلوستك جي درنا شو رقبوا بايتخت خلافه اسلامي رژيم هلوستك جي درنا شو هيزا سوريا الديمقراطيك بها هانجي قال زين دولتي رزقاري كر يعني ان اهم رژيم خوتوي نابا استابي اجندات خفرز بك تو هيزك زعيفه لاوازه ابيتو دان بي بدا يعني نابي بيجمرجه وبين ناو قفتو بكل تاكيد رفزه كان يعني اتشي واقعك ابي هم قنقشه بكن هم مستعد قنقشه بكن بلام فرض ارادات نبا تو اراده من بشكينه تو اراده خو بسري بخينه تو واقع يكون بيچارك دي بتشسبينا دواي هندي دربدري وكشتن ومردن ويراني تو جارك دي بحثي سوريا بيش 2011 بك او حزبك حكومتك محاله ابيتي بيجي بلام اما باراده اسد نيه اما باراده رايدارن روسينا اي مجدايم لايما نقطه كي زور جرينج هي هزن اقليمي هرمي نتوان خدام باندور بن اگر روسيا وامريكا يك هلوسيان د سوريا ذهبا روسيا وامريكا تا هلوسيان تقاطعات هنا بلام ناكوكيجي زورن
باش ئێوە لەگەڵ ئەم هەڵوێستە نێودەوڵەتی و هەرێمایەتیە بە تایبەتی ئەو دوو زلێزی کە باسیەکی توانیتانە خۆتان بگونجێنن یاخود بەرژەوەندەکانتان بپارێزن لەگەڵ یانەوە بەرژەوەندەکانی ئەوانیش پارێزراو بێ لەوێت ئەمە خاڵی بێگەشتنی ئێوە نییە لە ئێسادا يعني ما زۆر هەوڵ داوە يعني مشكلات روسيا وامريكا دو وڵاتên زلهێز tu چۆن ئەتوانی بە دو هێزەکە تازە دیفاکتۆیەکە تازە تو ئەتوانی بە لەگەڵ هەم دو هێزێ زەبەلا خۆڕێک بخەیانی پرۆبلەمە ئەمەیە یعنی رووسیا داوای شتێک دەکو ئەمریکا داوای شتێک بەڵام ئەمریکا ڕێگری نییە ئەگەر ڕێبەبەریە خۆسا برۆ گفتوگۆ لەگەڵ دیمەش بکە بەڵام رووسیا جددی نییە لە ئەم دیالۆکە ئەلێ ئێمە فشار دەکەن سەر ئەساد و ئەبێ دیالۆکە بۆ ئەبێ ماڵێ سووریەکان ڕێک بخۆن ئەبێ سووریا بگەرێتە سەرسکایەکە تازە بەڵام ئەو کاتەجا دیمەش تەفەهمی ناکە ئێوە بە سەراحەت بە ڕووس و ئەمریکیەکانتان و تو ئەم بابەتان بەێ بەێ ئەمە گفتوگوی دایمە سەر مێزا دیالۆگ لەگە ڕایدان سەوانە لەشکری بنیان سیاسی بن ئێرە بەبەریە خۆسەر و رووسی بنیان ئەمریکی بن ئێمە جغرافیاکمە هەیە لەگەل ئەواژی ئینسیاتیف لایمە هەیە ئەم جغرافیایە کە دن باکوڕۆژێلاتی سووریە یان جغرافیای هەری زەنگینە ناو سووریادا ڕێژەیە ئابووری نەخشەیە ئابووری لە ڕۆژئاوا بنەرە باکوڕۆژێلاتی سووریە بنێت لە هەرێ من لەژێر کۆنتترۆلا تورکیا بنەرە جودایەکی زۆر گەورە هەیە هەرێ من لەژێر کۆنتترۆلا بشار ئەسد زۆر جیێوازە یعنی جیێوازیەک هەیە هەرێمە گەشە ئەبە هەرێ من هەنە وێران دەبن ئەبێ ئەو استحقاقی ئێوان بجددی لەبەر بوەستن بەڵام ئێمە دایم بە حاجەتی تەوافقەکە رووسی ئەمریکی بن فشارەکە گەورە هەبە دیالۆگەکە سووری ناو خاکە سووریا ببە و ئەو هێزی ناودەوڵەتی بجددی مەسالا سووریا بکەن ئەرماژ بەرتا ئیستا ئیرادا ناودەوڵەتی نییە ئیرادا تونەیە کە چارەسەریە سیاسی بۆ کریزە سووری دەستی پێ بکە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاز و بە تایبەتی ینی شەڕی ئیسرائیل لە غەزە و هەروەها لە لوبناان و دواتریش لەگەڵ سووریا ناوبەناو و هەندێک جاریشکای بینین لەگەڵ ئێران ئەمانە تا چەند کاریگەریان هەیە بۆ سەر دۆخی ڕۆژاوی کوردستان و تێکچوونی زیاتری ڕەوشەکە لێ ڕاستی کاک فتحوڵڵا بکل تاکید خۆزانن لبنان لەسەر سیونەری خۆمانە و ئێستاژی وەزە ئالۆستر بووە یعنی هەم پەنابەرین سووری کە لبنا بوون دەگەرێنەوە خاکی خۆمان و هەم کەسن لبنانی کە وڵاتی خۆڕا دەکەنج بەر شەڕێ ناخۆی شەڕی ئیسرائیل لە لبنان تێنە خاکی باکوڕۆژێلاتی ئەماش گرانیەک لەسەرمە پێش ئێستاژی کامپا هۆل لایەمە هەیە هەفتە و 3,000 مالباتین داعش کەس یارمەتیاری بەبەریە خۆسەر نادە 6 کامپێن مەهانە کە ئەو خەڵکانش گرێسی پێ داگەرکەریە تورکیا و سەرێک عنی و ژعفرین هاتنە کەس یارمەتیان هەمووژی بارێکی گرانە سەر ڕێبەبەریە خۆسەر بانگەوازی ئەمەژی بۆ هێزی ناودەڵەتی بۆن بۆ بینە دیلێ خۆ منالین داعش وەرگرن کەس بەهانە ڕێبەبەریە خۆسەر نایە هەندێک دەوڵەتێن چەند کەسان وەردەکردن بەڵام تا ئێستا باری گران سەر ڕێبەبەریە خۆسەر بار بڕاستی زۆر قورسە بەڵام هەرێم بە هەموو نەخشە هەرێمە تێدەگۆڕین ئەو شەڕی لبنان و شەڕی لە فەڵەستین و ئێستا شەر ئیسرائیل و ئیران و ئێستا تورکیاژی ناوخۆی تەواو نییە ئەو شەڕی لای هەموو یعنی ئەو هەموو هەرێمەکە دیار ڕۆژەڵاتە ناوین بە حاجەتی ینی گوهرتنەکە تازە هەیە بە حاجەتی نەخشەیەکە تازە هەیە نەمازەگە 100 ساڵ لەسەر ماهادا لۆزان تەواو دەبە ئەبێ دیارە نەخشەیەکە تازە بێتە ڕەسمکردن ئێمە بە هێوانەکە وەکو کورد کە ئێمە بێبەش بوون پێ 100 ساڵی لە ئەو دەستکەوتەکان ئێمە ئەتوانی بن ئەم جارە و بڕاستیجی بە کورد دیفاکتۆیەکوان هەبە پیکەیەکوان هەبە دە ئەم نەخشەیە تازەدا ئێویدارنەوە هێزین هەرێمیژی سێر بکەن کە کورد نەتەوەیەکە نەخەتەرن لەسەر کەسێک و نە هێرشکارن لەسەر کەسێک ملەتەکەن نەتەوەیەکەن نەخشاوان هەیە جغرافیاوان هەیە ئەبێ بپارێزن سەرخاکە خۆش ئێستا واقعیشی تازەش خەریکە لە تورکیا دێتە ئاراوە بەڕاستی بابەتی ینی پرۆسەی ئاشتی و ئاشتەوایی لە تورکیا و هەروەها ینی بازەوە دەکرێت کە هەرێک لە سەرکردە سیاسیەکانی تورکیا ینی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان سەلاحەدین دیمرتاش بەمان شێوە ئەمانە لە زیندان ئازاد بکرێن و پەیامی ئاشتی بگێنن بە کوردان و تورک بۆ ئەوەی کە بگەنە ڕێکەوتن ئەم بابەتی ئاشتەوایی ئەگەر لە تورکیا ینی بێتە گۆڕێ و سەر بگرێت و ئەنجامەکەی دیار بێ کاریگەری بێ لەسەر ڕۆژاوی کوردستان چکەیشێ لە خاڵەکانی تورکیا ئەوەیە کە دەڵێ ئەم بابەتەگە سەرکەوتوو بێت ئێمە دانەنین بە بەڕێوەبەرایەتی خۆسەر لە ڕۆژاوی کوردستان ئەمە تا چەند گرنگە بۆ ئێوە لە ئێستادا کاک فتحوڵڵا بەڕاستی زۆر گرنگە ئەبێ پێش ئێستا مەسەلا
کوردێن باکوڕێ کوردستان چارەسەر بەیە بەڵام ینی حکوومەتە ئەکەپێ جددی نییە ینی پەرلەمانتار حەسانەتی لێ وەردەگر و سجن ئەگە سەرۆکی شارەوانی لادێدا قەیوم داتینە کەسن هەلبژارتینە ینی ئیتر دیالۆگێکی ناوخۆیی تورکی کوردی دەستی پێ ناکێت چۆن بێ ینی خێرێ بۆ کوردین ڕۆژئاوا داوا بکە ینی ئەگەر مەسەلا کورد لە باکوڕی کوردستان چارەسەر بە بەکول تاکید لە ڕۆژاوای کوردستان یەکسەر چارەسەر بەڵام تورکیا قبولی ناکرد تورکیا مزاودەی سیاسی سەر خەڵکی خۆ دەکە دەزانە ئێستا ئیسرائیل تەسویات نادەکە تەسویاتین لەشکری دەکە و دامەکە بەریتانی و ڕۆژئاوایی و ئەمریکی کامل بۆ ئیسرائیل هەیە ئیسرائیل ئەبێ نەخشای بگوارە ئەو عیساباتین هەنە کە ناهەیلێ و ئەبێ یاسا ئیستا حکم بکە تورکیاژی وڵاتێکی لە دەروای یاسایە و تورکیا دەزانێت وڵاتێکی لە دەروای یاسایە لەبەر کاتێک تو کەسێکی وەک سەلاحەدین دەمرتاش ببێ بیان و تو 500 ساڵ لێ حکم دەبەڕا و ئێدی تو 500 ینی بچ بێنەمە ئەندامی پەرلەمانن حەسانە لایەوەن حەسانە لای تورکیا نییە تورکیا مزاوداتی سیاسی دەکە تورکیا دەزانێت کە ئیستا فۆکس لەسەر ئەوە نە دیموقراتیت لە تورکیا هەیە و تورکیا قەیرانی خۆ تەزدیر دەکەل دەروەی سینۆر و لەبەر ئەواژی دو تەقل ئەنقەرا بکە تێژێرخانەیە ئابووریا ڕۆژاوا تدمير دەکە ینی ئەنقەرا لەکۆ و ڕۆژئاوای کوردستان لەکۆ یان تورکیا ئەبێ دەستکەفتی کوردان نەهێڵێ یعنی تورکیا بلەزە کە زۆر ینی ژێرخانەی ئابووری لە ڕۆژئاوا نەهێڵە پێش کە تەسویاتن دروست ببن یان فشارێکە لەسەر تورکیا دروست ببە ئەبێ تەسویاتی سیاسی لای ڕایدارێن تورکیا دەست پێ بکە و چارەسەری ئەساسی بۆ مەسەلا کوردی دەست پێ بکە باش ئەگەر دەست پێ نەکەن وڵاتێکی بڕاستی لەسەر خەتەرەیە و هێزی ناودەوڵەتی دەزانە کە تورکیا پاڵپشتیا تیرۆر کردیە تورکیا چەند وێرانکاری لەسەر ناوچەکە کردیە تورکیا وڵاتێکی خەتەرە سەر بەرژەوەندیên وڵاتین ڕۆژئاوایی وڵاتین کەنداوێ خەتەرێک لەسەر هەموو هەرێمێ دەسوەردانە وڵاتین دیکە کردیە چل کەرەباغ بە چل لیبیا بە چل وڵاتین کەندا بە خەتەریەکە هەیە حتا لەناو جەرگی ئەوروپا دە تورکیا ئەتوانە خەتەریە دروست بکە تورکیا بۆخۆ ئیش کردووە بەرەنگێکی ئیستەخباراتی بەرەنگێکی ئەمنی ئەولەهی بەڵام تورکیا مەحالە ئەو دەرفەتێکی بۆی هەبوو تەسویات نەکرد مەحالە لەسەر خۆ بمینەوەکو وڵاتێکی یەکردوت قەنەعاتی ئەردۆگان ئاخرین سەرۆکێ وڵاتی تورکیا ئەیەگرتوو وەکو دوا پەیام وەکو دوا بانگەواز بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و هەروەها بۆ سەرجەم مرۆڤایەتی چییە کە بێن بەدەم ڕۆژاوای کوردستان و پەیامی خۆ بگەێنە یعنی بڕاستی ملەتەکە سەر خاکە خۆدژی هەموو پێکهاتە و گەلێن باکو ڕۆژهلاتی سووری 14 ساڵی شەردا ئەتوانی بن سلمە ئەهلی پارێزن ئەتوانی بن خۆ پارێزن وڵاتێک لە دەروی سینۆر تێ هێریشی ئەو دەستگایان سیڤیل دکە ژێرخانەی ئابووری دکە ئەرمان ژیانی دکوژێ بڕەنگێکی ڕاستەخۆر لە بەرامبەر میدیا هەموو هێزی ناودەوڵەتی دشۆپین خۆ هەموو هێزی ناودەوڵەتیی ڕۆژاوا هەنە رووسی هەنە فەڕەنسی هەنە دەنیمارکی هەنە ئەمریکی هەنە بەڵام قەتع هەلوەستێک لەوان دەرناچێ ئێمە پەیامێمە بۆ ئەوان کە ئەتوانین بچاوەکی ئەگەر سیاسی مەسەلەکە سێرە مەسەلەکە ئینسانی لەبەر ئەو حەقد و ئەو کینە کە تورک لەسەر خەڵکێمە دەکەن جگای قبولکردن یا بڕەنگێکی سیاسی و بڕەنگێکی ئینسانی ئەبێ هەلوەستەکە بە بزانی بن کە نەخشەیەکە تازە تێدا ڕەسمکردن و کوردان ئەتوانی بوون ینی نەخشەیەکە هێمن پێشکەش بکەن یەکسەر کاتی دەسەڵات کەتە دەستی کوردان لە ڕۆژاوای کوردستان یەکرد هەموو پێکاتە و هەموو گەلێن با کوڕژات بوونە شەریکی بریارە سیاسی و عسکەری کەسێک نهاتی فەرامۆشکردن ئێمە ینی ئەتوانن ئەنسیاتیفەک لایمە هەبە کە چارەسەریە هەم باکو ڕۆژهلاتی سووریە بکەن هەمژی چارەسەریە کریزە سووری بگەلەمپەری بکەن ئەو ئەنسیاتیڤژی وازەها و هاتی پێشکەشکردن بۆ دیمەشقش و بۆ هێزن ناودەوڵەت زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان کاک فەتوڵا حسێنی نوێنەری بەڕێوەبەرایەتی خۆسەر لە حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو زۆر سوپاس بۆ بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی بەرنامەی پانۆراماتان پێشکەش کرا ئێوەش ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ